و لێرە ئێمە بۆ بەڵگەکاری و بۆ گەیشتن بەڕاستی شتێک لە پشت دەبەستین بەچی بە شتێک لە دەرەوەی خۆمانە ترە شت هەرچیەک بێت و زۆر شت لەو شتانەی کە ئێمە بەڕاستیان دەزانی لەوێەوە بەڕاستیان دەزانی کە خەڵکی وتوێتی ڕاستە و ئێمە کاتێک پرسیار دەکەین لەبارەی ئەوەی کە تۆ چۆن دەزانی ئەم شتە ڕاستە بەڵگە چییە؟ بەڵگەکە کۆمەڵە یا حکایەتە یا ئەوەیە کە فلانە کەس ئاوای وت اینجا دێت باسی فلانە کەست بۆ دەکا کە فلانە کەس ڕاستگۆیە ئاوایە فلانە ئیتر قسەکەی فلانە مادام فلانە کەس کردوویەتی کەواتە فلانە کەس بە شایەت دەگیرێ بۆ ڕاستی ئەو مۆزوعە. ئایا جگە لەمە ئێمە ڕێگایەکی ترمانەیە بۆ ئەوی بزانین شتێک ڕاستە وایە یا ڕاست نییە کە وایە و ئەگەر ئێمە فەحسی ئەو بیر و باوڕانە بکەین کە هەمانن زۆرینەی ئەو بیر و باوڕانە لە ڕێگەی چیەوە ئێمە باوەڕمان پێیان هەیە ینی بڕوا دەکەین کە شتە هەوایە لە ڕێگەی ئەم جۆرە لە میتۆدەوە لە ڕێگەی باسکردنەوە کە کەسانێک باسییان کردووە لە ڕێگەی شایەتیەوە لە ڕێگەی خەبەرەوە یعنی زیاتر ئەتیماد دەخرێتە سەر خەبەر هەواڵ. ئێستا ڕۆژانە و شتانی کە ڕوو دەدەن لە دنیا لە ڕێگەی هەواڵەوە بە ئێمە دەگەن و ئێمە بڕوایان پێ دەکەین کە ئەو شتانە ئەوان ئەمە تەمان ئەگەر بزانن لە ناو دادگاکانی شا ئەحتیمال دەخرێتە سەر چی بۆ ئەوەی شتێک بەڕاست ببینرێ لە حاکمەکان ئەحتیمال دەخرێتە سەر شایەت حاڵ ئەوانەی کە ئەو شتەیان بینیوە ئەوانە دێن دەڵێن ئەو شتە ئاوا بووە ئیتر ئەو شتە ئاوایە و لە زۆر شتی ترە ئەگەر زۆرینەیەک ڕێیان لەگەڵ ئەوە بوو کە ئەو شتە ئاوایە بە حکمی ئەوەی کە زۆرینە ئەو شتە چییە؟ ئەو شتە ڕاستە ینی ڕێککەوتنی خەڵکی لەسەر شتێک کە ئاوایە دەبێتە حجە بەڵگە بۆ ئەوەی ئەو شتە ئاوا بێت. تەوانەما هەمووی ئەو ئالیەتانن هەمووی ئەو بەڵگانن کە بەدەست وتاربێژەکانەوەن بەکاریان دێنن بۆ ئەوەی خەڵکی قەناعەت پێبێنن بە شتێک یا خەبەرە هەواڵێکە لە ناو تاریخا دەیێنێتەوە لە ناو لە هەر شوێنێکەوە نەقلی دەکە یا شایەتە کە ئەم شایەتە ئەو شتانەی بینیوە مادام بینیوەتی کەواتە ئەو شتانە ئەوان ئێتر لێرە حساب بۆەوە نەکراوە ئایا بینینی شتێک دەتوانێتە نا بە بینینی ئەمە دەزانین ئەو شتە چییە؟ ئەن هەر بەوەی بینیوانە فەرزەن ڕووداوێک ڕوو دەدا چاوی کامێرایەکیش دەتوانێت ئەم ڕووداوە بۆ ئێمە نەقڵکە بەڵام ئەو هۆکارانەی کە وا دەکەن ئەم ڕووداوە ڕوو بدا لە ڕاستیا بە چاو نابینێ باستەکان نابینێ ئەنی بە معنایەکی تر بەڵگەی وتاربێژ بەردەوام بەڵگەیەکی هەستەکی و گوازراوەیە بۆ ئەوەی بزانین شتێک ڕاستە هیچ شتێک لەناو ئێمە بوونی نییە کە بمانگەیەنێ بەڕاستی ئەو شتە جگە لە هەستەکانمان و جگە لەوەی کە نیشانمان دەدرێ و پێمان دەوترێت و هەستەکان بۆ ئەوەی کە هەستی پێ دەکەن حەقیقەتەکەی بزانێت شتێکی تریان پێویستە تا ئەو شتە نەبێ ئەوەی کە تەنها هەستەکان بەشداریان کردووە لەوەی کە دیاریکەن چییە ئەمەندە بەس نییە. بۆچی؟ چونکە هەستەکانمان لە زۆر شوێنە دەمان خەڵەتێنن بینینمان زۆر جارێمەی خەڵەتاندووە بیستنمان زۆر جارێمەی خەڵەتاندووە
و دیکاردە و بنەمایە ئەوە دەکاتە بنەما دەڵێ ئەگەر شتێک ئیمکانی ئەوەی تیابوو یەک جار بمان خەڵەتێنێ ئەگەر بۆ یەک جاریش بێت ئەوە ناکرێ بیکەینە بنەما بۆ ئەوەی بگەین بەڕاستی شتێک. تەمان دیکاردە لێرەوەی تر دەڕوا ئایا شتێک هەیە بۆ یەک جاریش نەتوانێت بمان خەڵەتێنێ، یعنی شتێک هەیە کە ئێمە وا لێ بکە توانای ئەوەمان نەبێ گومانی لێ بکەین. لەوێەوە دەگاتە ئەوەی ئەو هێزەی کە بیر دەکاتەوە لە شتەکان وە گومان دەکات لە شتەکان ئەوەمان پێ دەڵێ کە ئەمەم جێگەی گومانە کە ئەم هەستانە نەخەڵیان کردووە. ئەو هێزەی کە دەتوانێت ینی ئەو گومانە لە شتەکانە دووستکە بۆی حجەتێکەوە تەبەن بەبێ حجەت نا. ئەمە خۆی ئێمە ناتوانین گومانی لێ بکەین چونکە یعنی ئەو هێزە گومانکەری کە گومان دەکات ئێمە توانای گومانکردنمان لەو نییە. بۆچی؟ چونکە ئەگەر ویستمان گومان لەو بکەین یا ئەو دێنینە دەرێ ئەو کاتە گومان لە شتێ دەکەین کە ئەو نییە، یا ئەگەر بێت و ئێمە گومان بکەین ئەو لە شوێنی خۆیابی ئێمە ناتوانین گومان بکەین. بۆچی؟ چونکە ئەو هێزەی کە گومان دەکات ئەوە ئێمە نین. یعنی ئێمە بەبێ بوونی ئەو توانایە بەبێ ئەو هێزە بیرکەرەوەیە ئێمە ناتوانین بیر بکەینەوە تا گومان بکەین. لەبەرەوە ئەگەر ئێمە بیێنینە دەرێ وە گومانی لەو بکەین ئەوە گومانمان لەو نەکردووە، گومانمان لە شتێک کردووە کە وا دەزانینەوە. ئەی لەناو خۆشە ئێمە هینکەین ئەی ئەو خۆی گومان ئەوەیە کە هێزی گومانکەرەیەکە دەتوانێت گومان لەو شتانە بکە ئەگەر جارێ خەڵەتان نییە. چۆن خۆی دەتوانێت گومان لە خۆی بکاتەوە؟ ناتوانێت خۆی لە خۆی جا بێتەوە تا خۆی بکاتە بابەت بۆەوەی گومان بکاری. وە لێرەوە دیکار دەگاتە ئەو شتە یەقینیەی کە بە هیچ شێوەیەک گومان هەڵ نادرێت. سوکراتیش پشت بەمە دەبەستێ بۆ ئەوەی بگاتە ڕاستی ئەو مەسەلەیە کە ئەو بەڕاستی دەزانێت و لە بەرامبەر ئەوە پۆلس پێچەوانەکەی بەڕاست دەزانێت. دوای ئەوە تەبان ئێمە لە گفتوگۆکە ئەو ڕێگایی کە سوکرات دەیگرێتە بەر ئەو ڕێگا عەقلیە بۆ گەیشتن بەڕاستی شتەکان ئێمە یعنی نیشانمان دەدا. یعنی سوکرات بە ڕێگاکە دەمانبا هەتا دەمانگەیەنێتە ئەو شتەکە ئەو شتە ئاوایە بەبێ ئەوەی پشت بەسێ بەچی بە شایەت و بە خەبەر و بە هەر شتێک لەمانەکە یعنی شتانێک لە دەرەوەی عەقلی ئێمە. تەمان ئەوەی بۆ ئەوەی بەرامبەرەکەش بزانێ ئەم شتە ڕاستە ئەم بەرامبەرەش ئەگەر بگەرێتەوە بۆ عەقڵ لەسەر ئەساسی ئەو بنەما عەقلیە بیر لە شتەکە بکاتەوە ئەوە دەگاتە چی؟ دەگاتە هەمان ئەو ئەنجامەی کە دیکارت پێگەیشت سوکرات پێگەیشتووە بەبێ ئەوەی ئەمە وەکو خەبەرێک لە سوکرات وەرگێ. یعنی ئەو ڕاستیە کە سوکرات پێی دەگا هەر یەکە لە ئێمە دەتوانین پێ بگەین بەبێ ئەوە بزانین کە یەکێکی تر پێ گەیشتووە. یعنی عەقڵ کۆمەکی ئێمە دەکات بۆ ئەوەی بگەین بەو ڕاستیە. لەبەرەوە کاتێ عەقڵ ئەمە ساغ دەکاتەوە دوای ساغبوونەوەی ئێمە دەتوانین بڵێین ئەوەی کە شایەتەکان دەیڵێن ڕاستە، ئەوەی وەکو خەبەرێک هاتووە بۆ ئێمە ڕاستە، ئەوەی خەڵک وای زانیوە ئاوایە ڕاستە. یعنی بۆ هەموو ئەمانە پێویستمان بە چییە؟ پێویستمان بە شتێکی ترە تا ڕاستیەکەیان ساغ بێتەوە. هەر ئەوەندە بەز نییە خەبەرێکە کەسێک هێناوێت ئەوەندە بەز نییە کە ئێمە بە هەستەکانمان شتانێک دەبینین. تەبەن هەستەکان بۆ ئەو شتانەی هەستەکین ئەوە کێشەیان تیان نییە، بەڵام زۆر جاریش بۆ ئەو شتانش هیچ تاکو هەر دەمان خەڵەتێنە. جاری وا هەیە ئێمە هەست دەکەین
سەرمامان هەز دەکەن دەرەوە سار دەکەچی دەرەوە سارد نییە و هەستی من لەگەڵ هەستی کەسێکی ترە کە ئەویشە لەناو ئەو فەزایە ژنگایە بۆ من شتێکەوە بۆ ئەو شتێکی ترە ئەی کە بۆ ئەو شتێک بوو بۆ من شتێک بوو یانی چی فەزاکە ساردە یا سارد نییە هەلێرە ئایتر گومان دروست دەبێت لەوەی کە ساردە یا تەنانەت سارد نییە لە هەردووکیان لە بینینە زۆر جار شتانێکە ئێمە شتەکان دیکارتەوە دێنێتەوە دەڵێ ئێمە سێری مانگ دەکەین مانگ بەقەدەر سینیەکە بەقەدەر شتێکی بچووکە لێرەوە کە دەبینین بەس ئایا مانگ بچووکە ئەوەندەیە کە ئێمە دەبینین یعنی چی؟ یعنی چاومان دەمان خەڵەتێنێ ئەی ئەوەی ساغی دەکاتەوە مانگ حەجمەکەی چەنە چییە؟ لە ڕاستیا بینین نییە شتێکی ترە ئێمە غەڵەت مانگ دەبینین ینی بەو معنایە مانگ لە حەجمی خۆیە نابینی ئەماوە دەگەیەنێ ئەمە شتێکی ترمان پێویستە فەرزەن کەسێکیش بێ ئاعتیمادی خستووەتە سەر مەستانە ئەگەر ئێمە مانگیشمان نەبینی بێ بەڵام ئەو باستەکانی مانگی بینیوە پێمان دەڵێن مانگ بەقەدەر هینێک دەبێت قاپێک دەبێت بەقەدەر تۆپێک دەبێت ئەم خەبەرەی کە بۆ ئێمەی دێنێ ئەگەر بڵێ مانگیشم بینیوە ئایا خەبەرەکە ڕاستە؟ ڕاستە مانگی بینیوە بەڵام ئەوەی بینیویەتی ڕاستی مانگ نییە ئەمانە هەموو چین؟ هەمووی ئەو مەنتیقەیە کە وتاربێژەکان بەڵگەکاری تیا دەکەن وە کێش بەم بەڵگانە ڕازی دەبێت ئەوەی بەرژەوەندی هەیە لە ڕاستیان لەگەڵ ئەوەی